زۆر نەو کەسانەی بەلەدەستدانی بەشێکی جەستەیان بێئەمەل نەبوون و لە ژیان و بڕیاریان داوە جارێکی دیکە لەسەر پێکانی خۆیان بوەستنەوە. بەرنامەی دەتوانم ئەم جارە لە قەزای چەمچەماڵە لێرە خاوەن پێداویستێکی تایبەت هەیە لەگەڵ ئەوەیدا هەردوو دەستی لەدەستداوە بەڵام توانیوێتی پشت توانەکانی خۆی ببەسێت و لە ڕێگەی فێرکردنی پیشەی مەلەوانی و ئەسب سواری و ئۆتۆمبیلەوە کۆمەڵە خەڵکی دیکە فێری ئەم پیشانە بکات. لەگەڵماندا بن تواناکانی ئەم خاوەن پێداویست تایبەتیە لە بەرنامەی دەتوانمدا پیشانی ئێوە دەدەین. کاک تەبارەک کێیە بە چه هۆکارێک دەستەکانی لەدەستداوە؟ تەبارەک مەجید خەڵکی منتیقەی قارکەرم لە فەیسبووکە ناسراوم بە تەبارەک جەباری لە ساڵی 1992 لە تکریت بە ڕووداوی کارەبا دەستم لەدەستدا. چۆن بوو بۆچی لێوی لەو کاتەیە؟ ئەو کاتە تەمەنم بەخوا 16 ساڵە بوو. خەڵک نەبوون بوو خەڵکە ڕۆی بۆ کاسی بوو من لەگەڵ باوکمەوە باوکم لە شەریکەی ئیشێکرد لە تکریت چون بۆ شەریکەیە بۆ ئیش لەگەڵ باوکمە تازە تەعین بووم تقریباً 7 ڕۆژ لێوێ بووم بە کارەساتی لە مەعمەل پلاستیک بووم لە شەریکەی کارەبا کارەساتی کارەبا گرمی هەردوو دەستمی سوستان زۆر هەڵماندا زۆری منان کرد ئیسفادەی نەبوو لە دکتۆرێ لە بەغاوە هاتی دەستەکانی بێ بڕیتەوە بەکار نایەت چکەم دەماری وشک بوو و خوێنی تیانەماوە بۆی ناڕۆ خوێن کرم لێی داوە ئەبێ بڕیتەوە بانی کاتە سەرەتان لێبی کوژێت. دیارە مەشکرانەی خوای دەوێت ئینشاڵڵا خوای گەورە شتێکی باشتری بۆ خەرم کردیەوە لەخوا بەزیاد بێ ئێمە ئەوەی بێتە دنیا هەموو کارە ساتێکە بینێ من ناڵم هەرەوە کارە ساتەوە کۆتامە و ئەوە ئاخرمە ئەوژە کۆتام کەس نازانیم هەموو کارە سادێت تێدە ڕێگەل من هەموو کارە ساتێ بەسەر ماتووە بە ڕێیەران ڕۆشتمە هەر عینەن شتوام لێ هات هەم لە پێویست ناگەانێت شتێ هەم بریندار بووم هەم کارەسا زۆر بەسەرما هاتووە. بەڵێ دەمێ بزانم لەگەڵ ئەوەژە کاک تەبارەک ئەم هەموو کارەساتانی بەسەر هاتووە و خوای گەورە بە لە دەستدانی دەستەکانی تاقی کردێتەوە چی وای لە تۆ کرد کە لە ژیان بێئەمەل نەبی بڕیار بدەی لەسەر پێکانی خۆت بوەستیت؟ من لەوەتی کارەبا دەستمی بڕێتەوە لەخوا بەزیاد بێم هەتا مدێ لە ماڵا بووم دایکم خواردنێ دای پێم دوایسە خۆم فکرم لە ژیانی خۆم کردەوە وتم با خۆم بێئەمەل نەکەم باشترە یەکێ دایک هەتاکو مردن هەر لەگەڵتان دایک نامێنێ نە باوکە مێنێ نە دایکە مێنێ نە برا ڕات و خوشکە ڕات و کەس بە ئەبێ خۆت بۆ خۆت حەوت دەی لەخوا بەزیاد بێ من لە توانای خۆمە و خۆم بۆ خۆم حەولمدا وام لێ هات ناو بانگمش دەرکرد. بەڵێ لە دوای لەدەستدانی دەستەکان پرۆسیاگریش پێکەناوە بێگومان؟ بەڵێ چوومە دەرەوە ئەو بۆت مش باس کرد لەوێ چوومە دەرەوە بۆ دەرەوە وڵات بڕۆم 5 کەڕە لەو ئاوامدا گیریام گەڕامەوە ئەتر لەخوا بەزیاد بێ گیانی هاوسەرین ئەی مناڵت هەیە دوو خزمەکاری جەناب خوای نەسێنێ یاخوا. کاک تەبارەک من لە سەرەتای دەستپێکردنی گفتوگەکانمانەوە دەبینم تۆ زۆر بە گەشتبینی بۆ ژیان دەڕوانیت ئەم گەشتبینێت چییە بۆ تۆ دروست بووە بۆ ژیان؟ من هەروام من بوون و نەبوون هەروام نامەوێ لەگەڵ خەڵکە هین بم هەر ئەبیا گەشتبین بم لەگەڵ خەڵکە بوون و ئێستا حالێن بڵێم هەیمە بڵێم نیمە هەر لەگەڵ خەڵکە ئەوم سادەم زۆر سادەم لەگەڵ خەڵکەم هەنی ناکرێم بڵێم من نیمە و بخۆم بێ تااقەت کەم و دەست لە دنیا بشۆرمەوە نە پشت بەخوا ببەستە خوا کەریم. بەڵێ دیارە توانەکانی تۆ زۆر زیاترن لەمەی کە باسی دەکەی ئەوەندەی ئێمە زانیمانە جەنابەت لە یەکێ لە مەلەوانگەکان وەکو مامۆستا دەرز دەڵێیتەوە لە هەمان کاتدا توانی ئۆتۆمبیل لێ خوڕی پاسکل سواری ئەسپ سواریش بکەیت لەخوا بەزیاد بێمە هەموو شتێکە و خوای گەورە بارێکی پێم داوە
ئەو بارەیش هێشتا بۆ من لێ ئەڕشێت بەڵێ ئەمە دەچی لەو شوێنە شتوانەکانی تۆ بینی باشە زمەتاو فەرم با بڕێن فەرم کاک تەبارەک دیارە وەکو باسمان کرد جگە لە مەلەوانی جنابەت کۆمەڵ دەتوانێت تابەتی دیکەشتەیە ئەوکو پێشتر باس کرد دەتوانی پاسکی لێ بخڕی ماتۆر لێ بخڕی ئۆتۆمبیل لێ بخڕی ئەمە چۆنە بۆ تۆ قورس نییە ئەمیشانە وڵی من ڕاتمە لەسەری زۆر ئاساییە من هەنەکووانش زۆر احتیادێ من قسەشمە کرد پۆلیسیات چۆوانە کێشە بۆ دوستان کاتێ لە شەقامەکان وڵی لەخوا بەزیاد لە شاری چەمچەماڵ زۆر هەمووین چکەم ناسراوم دەمێکشە مسایقم مۆڵت شۆفێریت هەیە نەوەڵان نیمە بەس هاوکاری مەکەن زۆر بۆی ئەمە کارەوە بۆ دەرنانیان چی مۆڵ وڵای بۆ نێو کارەوە چکەم کەمەندام بۆم دەرنایە ئێستا توانین کەمێک ئۆتۆمبیلان بۆ لێ بخڕیت لە خزمەتانە دەفەرمە بێکەوە سەرکەوین بڕۆین فەرموو تەنها لە ناو شار شۆفێریان ڕۆشتی بۆ ڕێگای دوور بڕیوە وڵی شوێن نەماوانە ڕۆشتم بۆ دەربەنیخان ڕۆیمەوە بۆ ڕانێ و قەڵات جێ و چوا قوڕنەوەمانە ڕۆشتمەوە سلێمانی و کەرکک و کەلارە و دووزە و ئەی شوێنەکان ڕۆشت گرفتی بۆ دەست نابێت لە شەقامەکان لەخۆ بزێ بێ هەتا ئێستا هیچ شتێک بۆ دروست نەبووە خەڵکیش لەگەڵایە بڵێ کەسم لەگەڵ ئەنەبێت لەگەڵ مایە زۆر ئاسایە ئەڵێن کاگە بەخوا چەند هاوتیانە کاگە بام لێ خوڕێ بەخوا بە کەڵکەوە ناینێمە لێ خوڕێ ڕێنمایەکانی هاتوچۆ هەمووی پابەند دەکەم و بەڵێ کاتێک دەکەویتە ناو مەفرەزەکانی هاتوچۆوە چۆن مامەڵ لەگەڵ تۆ دەکەن مامەڵم لەگەڵ کاگە چۆنە توانی ئەوە تو سیار دەست نییە ئەڵم کاکە وەڵی وەکو هاوکاری ئەگە هاوکاری گە مەمنونم دەمێکە سایقم ژیانی کاک تەبارەک کە باسمان کرد بە هۆی ڕووداوێکەوە هەردوو دەستەکانی لەدەستداوە بریتیە لەم مەزبەحە و مەلەوانیە کە لێرە وەکو مامۆستایەک سەپەرشتیاری ئەو کەسانە دەکات کە دەیانەوێت خۆیان فێری مەلەوانیکەین دەمانەوێت بزانین چۆن بوو بڕیاری ئەوەی داوە کە ژیان لەگەڵ ئەوەیدا دەستەکانی لێ ساندوتەوە بڕیار بدا بێ ئەمە نەبێت و سەپەرشتیاری کۆمەڵ کەسیش کە لە فێربوونی مەلەوانیدا کاک تەبارەک دووبارە سپاس بۆ ئامادەبوونێت ئەگەر بۆم باسکەی چۆن بۆ بڕیارتدا تۆوی بە مەلەوانێکی شارەزا لەگەڵ ئەوەشدا وەکو مامۆسایەک خەڵکی کە فێرکەی لە دەستیتەوە وەڵام من دەمێکە من مەلاک لە تقریبا 10 ساڵ 9 ساڵە بووم مەلەمە کرد و هەم پێشەوە دەستم وای لەبێت کارەساتی دەستم وای لە هات هەر خۆمدا وەرزش و تۆپی پێ و مەلەوانی و پاسکیل و ئەمانە دەستم لە کار نەکێشەوە معنی بێ ئەمەل بم بێەوە بەڵام ئەمە قورس نییە بۆ تۆ مەلەکردن لەخوا بەزیاد بێ ئەڵێ خوای گەورە دەرگایگی لێت کرد دە دەرگات بۆ کاتەوە ئێمە خۆمان مثل من خۆم بە کەمەندام نازانم ناڵێم کەمەندام بەڵێ کاک تەبارەک دیارە یەکێک لە سونەتەکانی ژیانی پێغەمبەر صلی الله علیه وسلم مەلەکردن بووە یاخود ئەمە حەدیث باس کراوە مەلەکردن ئەسب سواریە تۆ مەبەستت چی ئێستا لێرە خەڵک فێر دەکەی لەسەر چ ئاستێک سەرەتا فێردنیان چۆنە بەشداری پوتڵەی عێراقم کرد پوتڵەی کوردستانم کرد پوتڵەی عێراق دۆم ماوەدەوە لە کوردستانە 3 کەڕ بەشداریم کرد یەکەمم بڕی لە ئاستی کەمەندامانە دوای ئێستا هەستیان بە خولێکی مەلەوانی لەم سنووری شۆڕش فێربوونی مەلەوانی هەم ڕزگارکردنی خەڵک ئێمە لەم سنووریا ئەم مەزبەحە کراوە هاتنە سەر ئەم مەزبەحە لە سای خواوە
بەڵێ تا ئێستا لەسەر دەستی تۆ هەبووە کەسێک من سیجانی دروست بە تۆ ڕزگارت کردو بێ؟ وەڵی من هەتا ئیساش نەک یان ڕزگارکرد من جەنازەشم دەرکردووە لە بێ خەواس چونکە بە دوای جەنازای ئەڕۆین بە تەلەفۆنمان بۆکەنەوە ئەڕۆین بە دوای دەگەڕێن تێگەشتی لەخوا بەجیا بێت چەندها کەسمان لە ئاوە ڕزگار کردووە مەترسی مردنی هەبوو منمان کردو. بەڵێ دەرە مەلەوانی کە لەو یاریانی زیاتر ئیش لەسەر دەست و قاچی دەکات هەمووی لەسەر دەست و قاچی بەڵام تۆ کات دەستەکان لە دەستداوە ئەی چۆن بەدیلی ئەمەت پڕ کردێتەوە؟ ئێمە قسەیەکمان کردمان چۆن خوای گەورە دەرگایەکمان لێو کە دەرگامان بۆ کاتە زێنی ئەوەی داوای پێمان ئێمە بێ ئەمەل نیمان ئێمە بێ ئەمەل نیمان لەوە ئێمە هەر لەسەر هینی خۆمان وەرزشی خۆمان بەردەوامی هین مەلەوانی و هین زۆر کەس لەژێر دەست عەفوەن زۆر کەس لە شاری چەمچەماڵ و هەموو شوێنەکانە لەژێر دەستی من فێرمە لەبوو. بەڵێ واتە خەڵکی دەرەوەی چەمچەماڵیش دێ لەسەر دەست بەڵێ خەڵکی دەرەوەی چەمچەماڵیش دێت من هەر من نیم من لەم شوێنە لەم مەزبەحەیە چەندها برادەرتمیش لەگەڵایە وەکو هاوکاری وەکو مساعدەی یەک بکەین وەکو ئێزیندان بۆ ماڵەوە چەندها برادەرتمیش لەگەڵایە. کاک تەبارەک تۆ ڕاتچیە لەسەر ئەو کەسانەی کە بەشێکی جەستەیان لەدەست دەن بەڵام لە ژیان بێ ئەمەل دەبن؟ وەڵا نابێ بێ ئەمەل بن من قسەیەتر مشکل نابێ بێ ئەمەل بن چکەم ئەبێ سێری ئێمە بکەنەوە بێ ئەمەل نەبن نابێ ئەو تشتا بێت ئەبێ ئەمەلیان هەبێت. ڕاستە جگە لە مەلەوانی چی شتت کە لە ژیان ڕۆژانەدا؟ وەڵی بێزگە لە مەلەوانی من تۆپی پێمە کرد ئەوە پاسکی لە سیارەیە ئەتر لەخوا بە زیاد بێ من هەتا سێ شتێکم لە ئاسی نەبووە ناخواردنە زۆر ئاساییە من بەشداری شەڕەکانی کەرک و شەڕ داعش مش کرد بەشداری هەموو شوێنەکان مش کرد من داعش هاتە کەرک و من بە کێسێک و ڕۆژمە کەرک من هەموو شەڕەکان خۆم وەکو خۆبەخش بەشداریم کرد کۆنێ بڵێ من کەسێکم پێشمەرگەم مەعاش خۆرم هیچ مش نییە غێری ئەم مەزبەحە نەبێ هیچی کارێکم نییە بەس وەکو خۆبەخش ڕۆشتم. بەڵێ کاک تەبارەک سەبارەت بە بەکارهێنانی سۆشیال میدیا ئەمە چۆن بەکاری دێنین؟ زۆر احتیاجیە زۆر ئاساییە من حساوکە من کەمەندەم خۆمە کەمەندام نازانم من هەموو شتێک بتوانم زۆر ئاساییە. وەڵێ ئینسان چی بکات بۆی لە ژیاندا کە خوای گەورە بە شتێک بەسەری دەکاتەوە بێ ئومێد نەبێ ئەمە لە دەست نەدات؟ پشت بەخوا بەسێ قەت بێ ئومێد نابێ پشت بەخوا بەسێ قەت بە ئومێد نابێ ئینشەڵڵا بێ ئەمەل نابێت هیچ وەکو ئێمە سێری ئێمەکەن بێ ئەمەل نابێت ئینشەڵڵا. وەڵێ ئەو ژمارەی و تەلەبانەی لەبەردەستان لێرە چەند کەسن زۆرن؟ وەڵی ژمارەی تەلەبە جاروا بووە 30 تەلەبە 40 تەلەبە 25 تەلەبە تر بە گوێرەی هین لەگەڵ مامۆستا چۆمان و عەلی و خۆمم ئەمانە تەلەبەکان لەجێر دەستمانە بوونەوە. جۆرەکانی مەلە هەمووی دەزانین دیارەت لەوان چەند جۆرێکی جیاوازێ بێگە نامێنی کامیان؟ وەڵی جۆرەکانی مەلا هەمووی جۆرە مەلایە فەڕاش هەیە پشتە مەلایە باسکە هەیە قانونی هەیە ئەتر جۆرەکانی مەلا هەم جۆری زۆر ئاگر بکەیت دوای ئەو جۆرانە. قورستنیان بۆ تۆ کامەیە؟ وەڵی قورسرە من میچی بەکو نازانم کورس ئەتە تۆ هەموو جۆرەکانی مەلاکەی؟ من ئەتوانم احتیاجیە مەلا ئەتوانم بکەم بەس من ئەم مەلە شەرت ئەوە نییە هەتوو هەموو جۆرێ مەلە بڕۆیت و بێت و بڕۆیت و بێت تێگە من هیچی بە قورس نازانم من چوومە دەرەوە کەوتمە ئاوە حەوت ساعت لاوەگەی ئیجە بوو بەبێەوە چوو پێ لەبەرما بێت سەفەرێ دەرەوە کرد و گەڕامشەوە نەڕۆشتم 5 کەڕە لێم داگیرە. بەڵێ ئەی کاک تەبارەک سەبارەت بە چۆنیەتی بە هاوکاریکردنی خەڵکدا وەکو باست کرد ئەمە هەبووە لە دوورەوە تەلەفۆنت بۆ بکرێ وەکو فریاگوزاری چۆن بێت؟ من تەلەفۆنم بۆ کراوە بەڵێ چەندها لە مەزبەحە بمانە جەماعەتیش ئاگادار بوونە من لەگەڵ مامۆستا چۆمان لەگەڵ مامۆستا عەلی ئاگادار کراینێتەوە کاگە فڵان کەس لە شوێنێک خنکاوە ئەتوانن مەقسەد دەتر مەسافەی ئەو ئاوا بزانم چەندێ بێ و لە توانامانە بێ دەرێکەی لە توانەمانە و غەواز ئاگادارەکەینەوە غەواز لەگەڵ خۆمانە. بەڵێ قسەی کۆتایی تۆ چییە بۆ بەرنامەکەی ئێمە کە تایبەتە بۆ کەسانەی کە بەهرەیەکیان هەیە بە جۆرە جۆرەکان
بەشێکی جەستەیان لەدەستداوە. وەڵی لەخوا بەجێبێ من قسەی کۆتای من بۆ ئەو کەسانە بەشێکی دەستیان دەستداوە بێ ئومێد نەبن پشت بەخوای گەورە ببەسن ئیشەڵڵا قەت بێ ئومێدیش نابن ئەوانەشە بەشیان لە جەستەی خوای گەورە بەشێ ساغی داوە پێیان هەر بێ ئومێد نەبن سەیری ئێمەکەن ئەوان زیاتر پشت بەخوام بەست. بەڵێ دوبارە سپاس بۆ ئامادەبوون کاک تەمارەک لە بەرنامەی ئێمەدا. سپاس دەکەم. زۆر سپاس. بەڵێ بینەران دیارە ئەوەی بینیتان بەشێک بوو لە ژیانی کاک تەبارەک کە بەهۆی ڕووداوێکەوە هەردوو دەستەکانی لەدەستداوە بەڵام لەگەڵەوەشدا لە ژیان بێ ئەمەل نەبووە. دەتوانم لەگەڵ هەموو ئەو کەساندا بەردەوام دەبێت کە خاوەن پیشەیەکن یاخود بە جۆرە لە جۆرەکان بەهرەیەکیان تێدایە تا بەرنمەیەکی دیکە و لە شوێنێکی دیکە و لەگەڵ خاوەن پێداویستێکی تایبەتی دیکە و لەگەڵ خاوەن بەهرەیەکی دیکە دەبینەوە میوانی ماڵەکانتان هەمووتان بە کامەرانی و خوای گەورە دەسپێرین. خواتان لەگەڵ بێت.